نۆیەم مێردەکە پیاوێکی دوور لە ڕووی جەنابتان و هەموو پیاوانی بەڕێزم و نەرمە، چونکە لە ئاخری سوورەتی یوسفا تەماشاکەن بە چاوی خۆی دەبینێ ڕاستیەکان هەمووی دەزانێ، دەڵێ یوسف ئەعرض عن هذا واستغفری لذنبك. یوسف بەردێک بخە سەر ئەم بابەتە، دەزانم تۆ تاوانێکت نەکردووە، خەتای ژنەکەی خۆما، بەردێکی بخە سەر و باسی مەکە. هەروەها بە ژنەکەش دەڵێ واستغفری لذنبك، تاوانت کردووە، گوناهت کردووە، داوای لێخۆشبوون بکە، کارەکەت خراپە. یعنی پیاوێکە یوسف دەیناسێت چەند ساڵە لەگەڵ ئەم ژنەدا ناوێرە قسەی بەرامبەر بکە، دڵنیایە پیاوێکی بەغیرەت نییە، ئەگە بیشیان بینێ بەیەکەوە ناتوانێت هیچیان پوژێ و دەستیان لێ بکاتەوە. بەڵام بەڕێزان ئێستا کە دڵێن ئەم پیاوە دوور لە ڕووی جەنابتان پەرژینێکی بەگوڵ بێ، دوور لە ڕووی ئەوەی بەڕێز و هەموو بیسەران و بینەران پیاوێکی مونەرمی بێغیرەتە، بڕواتان هەبێ هێشتا ئەو بێغیرەتە لەم بێغیرەتانەی ئەم سەردەمە هێشتا بەغیرەتتر بووە، هێشتا ئەو دەزانێ زینای ئافرەت تاوانە. واستغفری لذنبك، گوناهت کردووە، تاوانت کردووە، حەڵاڵ نییە کارەکەت، ناڕەوایە، بێدین هەیە لەم سەردەمەدا زینای ئافرەت ئەگە مێردیشی هەبێ بە حەڵاڵ یەزان و ئازادە، بۆ خۆی ئازادە. من لە کتێبی بیرەوەریەکانی نووسەرانی شاخدا کە بەناو شۆڕژگێڕبوون خوێندوومەتەوە، دەڵێ ژن بە دوای سێ چوار منداڵ ڕەدووی پیاوێک کەوتۆ دەستی لەگەڵ تێکەڵاو کردووە، جا چه عیبی هەیە؟ بۆچی خەڵک پێی قەڵس بێ؟ یعنی هێشتا لەوە بێغیرەتر لەم سەدەی 21 هەیە، خەڵک بانگەشەی بۆ دەکات.